وەک کەمپینی کۆتایی هێنان بە بردومانە سنووریەکان لە بەغدا بووین وەفدێکمان پێکهێنا لە هەموو ئەو خەڵکانەی کە قوربانیان داوە لە بردومانەکانی تورکیا و ئێراندا کۆمەڵێک عایلەمان هەڵبژار بۆی نوێنەراتی هەموو قوربانیەکان بکەن قوربانیەکانی هەرێمی کوردستان بکەن لە بەغدا. سەربانی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز محسین مەندەلاوی جێگری یەکەمی سەرۆکی پەرلەمانی عێراق دانیشتین، دواتریش لەگەڵ بەڕێز خالید شوانی وەزیری دادی عێراق دانیشتین. لە هەردوو دیدارەکەدا ئێمە جەختمان لەسەر چەند خاڵێک کردەوە، ئەویژەوە بوو کە قەرەبووی تەواوی قوربانیەکان بکرێتەوە، موچەی مانگانە بۆ شەهیدەکان ببڕدرێتەوە و کەمەندامەکان بە کەمەندامی سەنگەر حیساب بکرێن، لەبەرەوەی لە هەرێمی کوردستان هیچ یەکێک لەو عایلە و خانەوادانە هاوکاری مادی ناکرێن، ئاوارەکان هاوکاریان بکرێ و فشاری نێودەوڵەتی و گەورە بکرێت لەسەر تورکیا و ئێران بۆ ئەوی بردومانەکانیان بۆستێنن بنکە و بارەگاکانیان بکرێنە دەرەوە لە هەرێمی کوردستاندا. بەپێی داتاکانی ڕێکخراوی CPTV 138 عائلە شهید بوون، 138 کەس شهید بووە و 204 کەس بریندار بووە. ئەم ژمارەی هەموو کوردستانە، ئەم داتای ڕێکخراوی CPTە لە هەموو هەرێمی کوردستان داتای وەرگرتووە و داویەتی بە ئێمە. داوامان کردووە کە بریندارەکانمان بکرێن بە برینداری سەنگەر و شەهیدەکانمان بکرێن بە شەهیدی سەنگەر و وەقەرەبووی بکرێتەوە. ئێمەش وەکو ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاری لەسەرەکەین، بەتایبەت لەسەر یاسای قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی ئەسکەری و حربی و ئیرهابی کە ئەمە شمولیانەکە. بەداخەوە جیاکاریەک ڕووی داوە ئەوەی کە هاوڵاتیانی عێراق قەرەبوو کرانێتەوە، بەڵام ئەو هاوڵاتیانی کە خۆیان دانیشتووی مەنتیقەکان و خۆیان زیانیان لێکەوتو و شەهیدیان داوە تاکو ئێستا قەرەبوو نەکراونەتەوە. لێرەوەمەوە دەستخۆشی لە ڕێکخراوی CPTش بکەم کە بە دەم داواکانی ئەمانەوە هاتووە و ماندوو نەناسانە لەگەڵیانە کارەکات. ئەوەی کە لەسەر ئێمەیەوەیە کە کار بە و یاسایە بکەین و نەهێڵی نەم جیاکاریە بکرێت، شان بەشانی ئەوە قەرەبووی کەسوکار و قەرەبووی ئەم هاوڵاتیانەوە ئەوەی کە لە ناو عێراقا بکرێت، لە ناو عێراقا بۆیان بکرێت، ئەو کردە با بڵێن ئەمەلیە طوبیانەشی کە لە ناو عێراق ناکرێت لیژنەیەک دابنرێت بۆ ئەوەی بتوانرێت بنێرێن بۆ دەرەوە.